چاوان دوای ئەوەی کە کۆمەڵک لە هەواڵەکانمان پێشکەش کرد ئێستا تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەست پێ دەکەین کە ئەوەی کە لە ماوەی ڕابردووە ئاشکرایە یاخود ئێستاش کە ئەمریکا بە قۆناغ دەستی کردووە بە پاشەکشێ لە پاشەکشی هێزەکانی لە ئەفغانستان و تا 11 ئەیلولی ئەم ساڵ بە تەواوەتی لەو وڵاتە پاشەکشێ دەکات. بەڵام لە ئێستاوە بزوتنەوەی تالیبان کە بزوتنەوەی کە حکوومەتی ئەمریکا خۆی پێشتر و لە ساڵی 2001ەوە پرۆسەیەکی یعنی جەنگی دەست پێ کردووە دژی تالیبان. ئێستا هێرشەکانی ئەو بزوتنەوەی هێرشەکانی دەست پێ کردووە بۆ سەر بنکە و دامەزراوە حکوومیەکانی ئەو وڵاتە و چەند ناوچەیەکی سنووری دەست بەسەراگرتەوە بۆ گفتوگۆ لەبارەی پلانی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان و لەو وڵاتانەی کە هێزی سەربازی ئەمریکای لێیە و هەروە لێکەوتەکانی ئەو پاشەکشیانە و گەڕانەوەیە. لە ستۆدیۆ میوانداری بەڕێز دکتۆر محەممەد سابیر مامۆستای زانکۆ و پسپۆری بواری سیستمە ڕامیارەکانمان کردووە. دکتۆر بەخێر بێت و بەیانیت باش. دکتۆر با لەو پرسیارەوە دەست پێ بکەین. ماوەی نزیکەی 20 ساڵە ئەمریکا لە ئەفغانستان لە دژی بڵێن تیرۆر قاعیدا تالیبان دەزەنجێ. بۆچی بڕیارێکی لەم شێوەیە ئایا کە پاشەکشێ بکە لە وڵاتە ینی لە کاتێکە بزوتنەوەیکی وەکو تالیبان هێشتا لە ئەفغانستان ماوە؟ بەڵێ خۆی ئەم ڕووداوە بەڕاستی یان ئەم پەرسەندە با بڵێن پەرسەندێکی زۆر جێی سەرنج و جێی بڵێن پرسیارە بەڕاستی لەبەرەوەی ئێمە بەس من پێشەوەی کە ڕاستەخۆ وەڵامی و پرسیارە بمەوە بەڵێ ئاخاوتن لەم بابەتە زۆر پێویستی بە گەڕانەوەیەک هەیە بۆ هەندێک با بڵێن ڕاستی مێژووی بە تایبەتیش ئەوەی کە پەیوەندی بە دروستبوونی بڵین ئەم بزاوتی تالیبانەوە هەیە. تاوان دیارە پێشتر لە هەفتاکانە ئەو ڕژێمە ڕامیاری کە لە ئەفغانستان بوو ڕژێمێکی بڵین کۆمۆنیستی ئەوەی کە سەر بە یەکێتی سۆڤێتی پێشوو بوو ڕژێمی بابرا کارمێل و ئەو ڕژێمە وەکو هەموو ئەو ڕژێمانی تری ئەو کاتێک کە سەر بە یەکێتی سۆڤێت بوون لەلایەنی با بڵین دەستگا هەواڵگری و لەلایەنی ئەو زلهێزەکانی خۆرئاوا ئەمریکا بە تایبەتی جێگەی ئەوە بوو کە بڵین کێشەی بۆ دروستکرێت و بەرەو ئەوە بڕوات بە تایبەتیش کە ئەفغانستان وەکو کۆمەڵگەیەکی دواکەوتوو کە بیر و باوەڕی با بڵین ئاینی ئۆمانەتە بڵین بەڕاستی بەهێزە و باڵا دەستە و ئەمریکا توانین لە ڕێگەی دەزای هەواڵگرەکانی خۆیەوە کە بزاوتێکی دژی ئەو ڕژەمەی بابرا کارمێل کە وتمان ڕژەمێکی کۆمۆنیستی یا سۆشیالیستی سەربایەکی سۆڤێت بوو دروست کرد ئەنی ئەم بزاوتی تالیبانەی کە ئەم ئەمریکا ئەستا خۆی بۆ بە کێشێکی گەورە بە تایبەتی لە ماوەی 20 ساڵی ڕابردووە خۆی دروستی کرد. ئەوە بوو لە ئەنجامی بەهێزبوونی ئەم بزاوتە دژی ڕژەمی بابرا کارمێل بێکێتی سۆڤێتی ئەو کاتە تەدەخولێکی با بڵین هاتنە ناوەیەکی سەربازی بۆ پاراستنی ئەو ڕژێمەی خۆی لەو کاتەیە ئەنجامە و ئەمە ئەوەندەی تر با بڵین دۆخی ئەفغانستانی بەرەو شێواندن برد و سەرنجام وای لێ هات بەڕاستی ئیتر کە ئەم بزوتنەوە بە ئەو پاڵپشتی کە ئەکرا بزاوتی تالیبان با بڵین لەلایەن خۆرئاواوە بە تایبەتی توانی کە ڕژێمی بابرا کارمێل ئەوە بکات و تەنگی با بڵین ئەوەی بکە تەنگی پێ هەڵبژێن لاوازی بکە سەرنجامیش ئەوەی کە ڕووداوەکان بەرە و هەڵوەشانەوەیکی سۆڤێت و ئەمانە هات تر ئەم بزاوتانە ئەوەندەی تر بەهێز بوون و ئەوەندەی تریش بەڕاستی پشتیوانی ئەو کۆمەڵگا یان ئەو هێزە خۆرئاوایانان لە پشت بوو. ئەم ڕووداوانە تا هاتووە بەڕاستیان ئەم بڵین بارودۆخە ڕامیاریە بەم شێوەیە لەم وڵاتانی کە ئەکەونە نزیکی من ئەم لە نەمێژوویەم بۆیە هێنایەوە بەڕاستی لەبەرەوەی کە پەیوەندێکی زۆری بە هەمان ململانەیەکە هەیە لەسەر ئاسی نێودەوڵەتی لە ئێستای با بڵێن ئەوەی کە پێی ئەوترێ سەردەمی دوای جەنگی سارد و گلۆبالیزیشن جیهانگیری و بە تایبەتی مەبەستم لە ئەو ناکۆچی و ئەو ململانەیە کە لە نێوان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و رووسیای فیدراالیا هەیە ئێستا ئەمە بۆتەوەی کە ئەم وڵاتانی کە نزیکن لە رووسیاوە رووسیای فیدراالیەوە
لەلایەن بە هەمان شێوەی جاران لەلایەن ئەم وڵاتە خۆراوەیەکان و بە تایبەتی بەسم لە وڵاتانی پەیمانی ناتۆ ئەمریکا زیاتر کە ڕۆڵێکی سەرەکی هەیە لە پەیمانی ناتۆیە کێشە و ئاژاو و ئەمانیان بۆ دروست دەکرێت وەکو جۆرێک لە هەراسانکردن یا جۆرێک لە بەڕاستی خۆی ئێستا بۆتە جۆرێک لە سەفقەش من ئەمە زۆر بەلامەوە گرنگە چونکو یەک لەو فاکتەرانەی کامێ ئاماژەی پێبەم لە ئەم گۆڕینە خێرە لە هەڵوێستی ئەمریکا لە پشتیوانیکردنی ئەو ڕژێمەی کە خۆی لە ئەفغانستانە لە دژی تالیبان بڵین دروستی کردووە و کۆمەکی کردووە ئەمە بەڕاستی گرنگە جێسەرنجەوە کوتم ینی بۆچی ڕژێمێکە خۆیان هێناوێنێتە سەر ئارا و سەرتەخت و پشتیوانێکی زۆریان کردووە و خوێنێکی زۆری شانەشە چونکی تا ئەم دەقێش بەڕاستی ئەگەرچی لە ساڵنەوەی هێزەکانی ئەمریکا ناتۆ پاشەکشی کردووە لە ئەفغانستان بەڵام هەتا ئەم چکە ساتەش پشتیوانێکی زۆران لەو ڕژەمە کردووە کە لە ئەفغانستانە هەیە دژی بڵین بزاوتی تالیبان و دژیە و هێزە تیرۆریستی ئاینیانەی ترکە لەو وڵاتەیە بوونیان هەبووە قاعدە بۆ نمونە ئەم سەفقەی کە باسی ئەەکەم لە بەشێکە ئەچێتەوە بۆ ئەو ئەزمەی کە لە ئوکرانیا هەیە ئێمە ئەبینی کە رووسیا لەو سنوورانی کە چۆن ئەڵێیت سنووری ناتۆیە لە ئەوروپا وەکو ئۆکرانیا با بڵین تەدەخولی سەربازی ڕاستەوخۆی هەیە ئەنی پشتیوانی لە ئەو بەشەکە لە ئەو خەڵکی ئۆکرانیا کە لە ڕووی زمان و کولتور و ئەوە هەمان هینی ڕەگەزیەوە بڵین هەمان ئەوەی رووسیانێ لە ڕووی ئیتنیشیەوە سەر بە ئەوەی رووسیان خەڵکی گەلی رووسیان با بڵین یا زمانی رووسیۆمانە و بەڕاستی ئەم تەوەتر و ئەم هاتنە ناوەی یا بڵین ئەم تەدەخولاتانەی رووسیا لەو شوێنە بە تایبەتی لە ئۆکرانیایە پێشتیش بڵین لە هەندێک دەوڵەتی هەندێک ناوچەی تر لە باشە دکتۆر من لە قسەکانی جەنابتەوە ئەوە تێگەیشتم یعنی ئەوەیە کە ئەم کشانەوەی سوپای ئەمریکا و هاوپەیمانان لە ئەفغانستان ئەوەندەی پەیوەندی بۆ هەیە کە ڕێکەوتنێکی نهێنی هەیە بۆ ئەوەی کە وەکو تۆ باسیەکەی ئەو شێوازە لە ڕێکەوتن لە نێوان ئەمریکا و وڵاتانی تر یاخود ئەمریکا و تالیبان ئەوە نەپەیوەندی بۆ نییە کە ئەمریکا ئەوێت حکومداری ئەو وڵاتە باتە دەست خەڵکی خۆی نەناوەکو بەڕاستی ئەگەر بینە سەر فاکتەری ئەم وەرچەرخانە لە هەڵوێستی ڕامیاری بڵین وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە تایبەتی بەرامبەر بە حکوومەتی ئێسای ئەفغانستان چەند فاکتەرێکی سەرەکی ڕۆڵی سەرەکیان یەک لەو فاکتەرانە پەیوەندی بە ئابووری ئەمریکاوە هەیە بە تایبەتیش ئەوەی کە پەتای کۆڤید-19 ئابووری ئەمریکای بەڕاستی بەرەو دۆخێکی خراپ برد هەڵاوسان و بێکاری و ئەو بڵین تەنگژە ئابوورانی ترکە بەهۆی ئەو پەتای کۆڤید-19 لە ئەمریکا ئەگەر چی ئێستا لە ماوەی ئیدارەی جۆن بایدنە جۆرە بژانەوەیەک جۆرە هەستانەوەیکی ئابووریە بەڵام هێشتا لێکەوتە ئابووری قورسەکانی تەنگژەی یان بڵین پەتای کۆڤید-19 بە سەر وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ماوە تاوان دیارە ئەم تەنگژە ئابووریە بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کاریگەریەکەی بۆ ئەفغانستان چییە کاریگەریەکەی ئەوەیە کە مانەوەی ئەم هێزانە لە ئەفغانستانە تێچوونی خۆی هەیە بێ لە بڵین ئەو قوربانی دانانەی کە وکولانی بڵین ئەو هێشانەی کە ئەکرێتە سەریان و ئەمانە تێچوونی خۆشی ئەم تێچوونە بۆ ئێستای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و تەنگژە ئابووری کە تووشی بووە بەڕاستی قورسە ئەمە فاکتەر ئابووریەکە بێت فاکتەرەکەی تر کە بەلای منەوە گرنگە ئەوەیە کە ئاماژەم پێوەندی بەو ململانەوە هەیە ینی سروشتی ئەو ململانە نێودەوڵەتەی کە ئێستا بە تایبەتی لە نێوان مۆسکۆ بڵین پایتەختە خۆراوەیەکان هەیە بۆ تایبەتیش بڵین تەنگژەی ئۆکرانیا ئێستا لە ناوچی دەریای ڕەشە بوون لە ناوچی دەریای ڕەشە هەر ئەم دوو هەفتەی دوایی تەوەتوراتەکان بڵین بارگژیەکان زۆر زیایی کردووە کەشتی گەلە جەنگیەکانی بەریتانیا و ئەمریکا ئەمانە بەرەو تاوان دەریای ڕەش ڕۆیشتون و بالفعلیش و رووسیاش بۆ خۆی پێشتن ڕۆژێک مناوەراتی سەربازی ئەمانە ئەمە هەمووی وەکو چۆن بڵێیت وا ئەکات کە چۆن بڵێ ئەم دەوڵەتە خۆرئاوایانش لەو لاوە بڵین سەرچاوەیەکی تەنگژە بۆ رووسیا دروستکەن ینی باشترین بەڵگەش بەڕاستی باشترین بەڵگەش ئەو لێدوانەی دوێنێ سەرجی لاگرۆفی وەزیری دەرەوەی رووسیایە کە ئەڵێت ئێمە قبوڵی ئەوە ناکەین بەڕاستی یا دەستوەستان دانانیشی لەبەردەم ئەو گۆڕانکاریانی کە لە ئەفغانستانە هاتوونەتە پێش و ئەو بنکە سەربازەی کە لە تاجیکستان هەیەی رووسیا و طبعاً رووسیاش بۆ خۆی ئێستا لە دوای هەڵەشانێکی سۆڤێت ڕێکخراوێکی بڵین بەرگری و ئەوەی دروست کردووە لەو دکتۆر لە ئێستادا لە کۆی 400 بەڕێوەبەرایەتی
ئەفغانستان پەنجیان لە ژێر دەستی تالیباندایە. ئایا بەم هەنگاوە بەمە مانای گەڕانەوەی ئەو وڵاتەیە بۆ ژێر دەستی ئەو گروپە تونڕەوانەی وەکو تالیبان؟ خۆی لە ڕاستیە بڕووداوەکان زۆر بە خێرایی یەنە پێشەوە، ینی هەر دوێنێ بۆ نمونە لە خۆراوی ئەفغانستان، باکووری خۆراوی ئەفغانستان ویلایەتی باغیس باغۆس هەیە و ئێستا شەڕی قورسی تایە. زۆربەی ئەو ویلایەت و پایتەختی ویلایەتەکە ئێستا شەڕ ناو پایتەختی ویلایەتەکە شاری قەڵای میانووی پێڵێن وابزانم کۆڵان بە کۆڵان شەڕی دایە بەڕاستی و زۆربەی شوێنهینەکانیان گرتووە تالیبانانی ڕووداوەکان چۆنەڵی بە شێوەیەکی خێرا هەڵ ئەوە بۆتەوە زۆربەی ئەمەش کە یەکێکە لەو دەلایلانی کە مەترسی گەوری بۆ سەر حکومەتی ئێستا ئەفغانستان زۆربەی لێپسراوەکان و سەربازەکان وانە بەڕاستی بەشێکیان ئەگەر نەڵین زۆربەی بەشێکی دیاریان خۆیان ڕادستی هێزەکانی تالیبان کردووە، بەشێکیان بەرەو سنوورەکانی نزیکەی 1000 سەربازێک سنوورەکانی تاجیکستان ڕۆیشتون ڕایان کردووە. یعنی توانە سەربازەکانی تالیبان بە شێوەیە کە و ئەوەشی کە زیاتر ئەم بارودۆخی حکومەتی ئێستا بڵین ئەفغانستانی لاواز کردووە کشانەوەکەی ناتۆ و وڵات یەکگرتووەکانی ئەمریکا بەڕاستی لەپڕ بوو. ئەگەر چیا خەوتنی لێکرا بەتابەتی سەردەمی بڵین ترامپا خۆی ئەم بینە ئەم کشانەوەی برای لێدرا بوو و هێشتاش خۆی دەبوو لە 11 بە تەواوەتی دەستی بکرا لە بڵین 20 ساڵەی ئەو هێرشانی کرا 11 سپتەمبەر، بەڵام کشانەوەکە بەو پەلەپەلیە و بەو خێراییە و تەنانەت بەوەی کە بنکەی سەرەکی و هێزانی خۆراوە ئەمریکا لە ئەفغانستانە ویستم پرسیارەوە لێکم دکتۆر، ینی ئەوەی کە باگرام ئەوەی لە باگرام ڕوویە، یعنی حکوومەتی ئەفغانستان ئەڵێ ئێمە بەیانی هەستاوین شەوەکەی چۆڵ کراوە، یعنی ئەمە بۆ خۆی لێکدانەوەیکی سەیری ئەوێ، ینی پرسیارێکی سیر دروستەکە لە لای حکوومەتی ئەفغانستان و لای خەڵکیش، ینی بۆچی لە شەو ڕۆژێکە ئەمە ئەکرێ بەبێ ئەوەی هیچ تەنسیقێک لەگەڵ حکوومەتی شەرعی بڵین ئەو وڵاتەیە بکرێت. ئەمریکا متمانەی نەماوە بە حکوومەتی شەرعی وڵاتە چییە؟ ینی وا پەیوەندەکانی لەگەڵیاوە پتە نییە. تا ڕادێکی زۆر ئەتوانین بڵی متمانیان لاواز بووە، ئەگەر نەڵین نەماوە متمانیان لاواز بوو بە حکوومەت. هۆکارەکە چییە؟ هۆکارەکە بەڕاستی حتا ئەگەر وەکو بڵین دلیلێکی تری ئەوەی کە متمانە بە حکوومەتی ئێستا ئەفغانستان لەلایەن بڵین خۆرئاوا و بەتایبەتی ئەمریکا لاواز بوو یان نەماوە پێش 2 ساڵ کە دانیشتەکانی تالیبان و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دۆحای قەتەر دەستی پێ کرد. ئەزانید ئەستەن حکوومەتی ئەفغانی تایە بەشدار نەبوو، بێ ئاگا بوو لێ. بەڵێ ینی ڕاستەو خۆ ئەمریکا ئەو کاتە پێش 2 ساڵ لە ئیدارەی ترامپە ئەمریکا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا شەرعیەتی یا بە بزوتنەوەی تالیبان لە بزوتنەوەیەکی تۆرۆریستیەوە کە لە چۆنەڵێ لە لیستی ئەو هێز و بزاوتە تیرۆریستیانە بوو لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هات دانیشتنی لەگەڵا کرد کە تۆ دانیشتنی لەگەڵاکەی بەڕاستی مانەوێت ئاعترافی پێکەی دانی پێیانیت وەکو جهتێکە شەرعیەتی تێ بەڕاستی و ئەمە ئەوەندەی تر با بڵین شوێنی بزوتنەوەی تالیبانی بەهێز کرد لە ئەفغانستان، نەک لە ئەفغانستان لەسەر ئاسی هەرێمیشەوە تا ئێستا بۆ نمونە دوێنێ تارانیش بڵین بۆ نمونە کۆماری ئیسلامی ئێرانیش دوێنێ هەردوو لای حکوومەتی ئەفغانی و تالیبانی بانگێش کردووە و کۆبوونەوەی پێکردوون و ئەمانە بەڕاستی ئەگەر بگەڕێنەوە بۆ سەر ئەوەی کە بۆچی بەو شێوەیە ئەمریکا دەستی بەردا لە ئێمە لە ڕۆژاوای کوردستانیش پێش 2 ساڵ هەر هەمانشمان بینی، ینی پرسیاری ئەوەشت لێکم لەدا ئەوەش ئەگەر چی و کاتە ئیدارەی ترامپ بوو و ئیدارەی ترامپ بۆ خۆی ئەو هینانەی زۆر بوو بڵێن، ینی ئیدارێکی ئەوە نەبوو لە ڕووی ڕامیاریەوە، بەڵام ئەوەش بەڕاستی هەر بۆ خۆی جێگەی پرسیار بوو کە ئەمریکا وەکو دەڵێن دۆستەکانی خۆی زوو پشتیان ناگریا پشتیان بەریا کاتە دکتۆر حکوومەتی ئەفغانستان توانای بەرگری هەیە لە بەرامبەر تالیباندا ئەم بڕیاری ئەمریکا تا چەندە تالیبان بەهێز دەکات لە ناو ئەفغانستاندا؟ توانای بەرگری خۆی ئەو ماوەی چەند ساڵێک ئەو هێزانی ناتۆ لە ئەفغانستان بوون مەشقیان کردووە، چەک و مەشق و بەڕاستی ئەو لانی بڵین لۆجیستیکی سەربازیۆمانە بۆ هێزەکانی ئەفغانستان، بەڵام ڕاستیەکەی نەتوانراوە لە ئاسی، یانی ئەم بۆ نۆنە پێش ئەم کشانەوێژ بارودۆخی ئەفغانستان بەردەوام لە ڕووی ئاسایشیەوە نائارام بووە، ینی تالیبان و ئەوانە قاعیدە بۆ نمونە لە ناو کابولە ینی کردەی سەربازی و تیرۆریستی ئەوانان ئەنجام ماوە، نەک بڵین لە شوێنهینەکانیشە
لە شوێن هەستیارەکانی شابڕاستی کردەوەی تیرۆریستی و کردەوەی بڵین پەلامار و ئەمانیان ئەنجاماوە پێش کشانەوە کەژانی بەڕاستی تالیبان توانیوێتی چۆن بڵێ توانای سەربازی خۆیان ئەو هێزەی خۆی بسەلمێنێت ئەمە خۆی وەکو پرسیاری کە پێشتر کاکرەنجش کردی ئەو بێمتمانەی دروست کرد کە حکوومەتی ئەفغانستان نەیتوانی ئەو هێزە یا ئەفغانیەکان با بڵێن نانتوانی ئەو هێزە تۆکمێ دروست بکەن کە بەڕۆڕووی ئەم هێزە تیرۆریست ئەم هێزە بڵین تۆریستی بێتوانێت ئەمە لە بەشێکی زۆری ئەگەرێتەوە بۆ چەند هۆکارێک ینی ئەگەرێتەوە بۆ ئەوەی کە ئەو ململانانی کە لە ناو بڵین کۆمەڵگەی ئەفغانیا هەیە و خودی بڵین ئەو حکوومەتی کە دروست بوو حکوومەتێکی زۆر ئەوە نەو بڵین یەکگرتوو بێت کۆمەڵی ئەوش باڵ و ئەوەی تیا بوو کوتلەی تیا بوو ململانیان هەبوو و سەرنجام بەڕاستی ئەوەی کە پێی گەیشت دوای 20 ساڵ ینی گەیشتنە ئەو قەناعەتی کە لەگەڵ ئەوەی مانەوان لە وڵاتە قوربانێکی زۆر و تێچوونێکی زۆر و سەرنجام لەوە ئەچێ قەناعەتێک لە واشنگتۆن دروست بوو بێ کە بەرەو شکست بچن شکستی سەربازی بچن ینی بەڕاستی نانتوانی بە شێوەیەکی بە کورتی بڵین نانتوانی ئاماژەکانیان لە جێگیرکردنی سیستەمێکی ڕامیاری لە ئەفغانستانە کە سەر بە خۆیان خۆرئاوا بێت و توانا و خۆڕاگر بێت لەوەیە بەڕاستی فەشەلان هێنا و ئێستا ئەگەر بە کورتی بەیەک دەربیڵێم یانێ ئەو فەشەلە بخەنەوە سەر خودی ئەفغانیەکان خۆیان باش دکتۆر شتێکی تر هەیە ینی ئەوە خۆت ئاماژەیەکی پێکردوتم پرسیارت لێکم لەسەری بۆچی ئەمریکا مەسەلەن لە کاتێکا کە کێشەیەک دروستە بێت لە هەندێک لە وڵاتەکانی جیهانە ئەمریکا تەداخولەکە و لەو شوێنە ئەوێ ئەڵێ من دیموکراسیە پارێزم و شەڕ لەگەڵ هێزە تیرۆرستەکانەکە بەڵام ئەبینین ئەمریکا جاری وا هەیە پشتگیری لەو هێزاناکە کە دژی تیرۆرن بەڵام ئەبینین لە لەحزەیەک لە لەحزەکانە ئیتر بە بڕیارێکە بە نازام چییە ینی پشتی ئەو هێزانە بەر ئەیە یاخود پاشەکشیەکە لەو شوێنە ئەم بڕیارە بە پەلانی ئەمریکا بۆ چییە؟ بۆچی ینی بەپەلە بڕیارە لەسەرەوەی بکشێتەوە لە کاتێکە ینی ئێشتا مەترسی ئەو شتێک کە بۆی هاتۆ ماوە خۆی ڕاستیەکەی ئەوەی کە چۆنڵی تەحکومەکە بەسەر ڕامیاری دەرەکی ئەو زل هێزە جیهانیانە بەتابەتی بڵین خۆراواییەکان ئەوەیە کە پێوتێ بەرژەوەندی ئینتەرست پرسی بەرژەوەندی پرسێکی جەوهەری و پرسێکی بڵین یەکەمینە لە ڕامیاری دەرەکی ئەو دەوڵەتانە ئەوان بەرژەوەندەکانی خۆیان پێش هەشتێکی ترخستووە ڕاستە من لە سەرەتاوە ئاماژەم ئەو لە نەمێژوویەم کە باس کرد مەبەستم ئەوە بوو کە ئاماژە بەوە بەم کە لە کاتێکا کە ئەمریکا پێویستی بەوە هەبووە هێزێکی ئاینی پشتیوانی لێ بکە خۆشی دروستی بکات مەبەستم قاعیدە بۆ بەڕاستی قاعیدە خۆیان دروستیان کرد لە ئەفغانستانە و دوایی خۆشیان بەڕاستی کەوتنەوەی کە بڵێن دژایەتی بکەن بە پێی بەرژەوەندەکانیان وای خواست بۆ ئەوەی کە ئەو حکومەتەی کە سەربەیەکێتی سۆڤێتی پێشوو بە حکومەتی بابرا کارمێڵ لە ئەفغانستانە بیر و خێنن لاوازی کەن پشتیوانی ئەم گروپ و هێزە ئاینیانان لە ئەفغانستانە کرد و 2000 بڵێنینەکە بەسەر خۆیان ئەشکایەوە لە زۆر شوێنی تریش ئەمەیان کردووە بەڕاستی یانی لەکوێ بەرژەوەندەکانیان وای خواستی بێت پشتگیریان لەوە کردووە گە ڕژەمەکە دیکتاتۆریش بوو بێت پشتگیریان لێ کردووە لە کوێش بەرژەوەندەکانیان وای خواستی بێ بەڕاستی پشتیان لێ کردووانی ئەوان ئەمە چۆن ئەڵێیت مەبدەئێکی پرەنسیپێکی جێگیرە پرەنسیپێکی جێگیرە لە ڕامیاری یان لە لای با بڵێن دروستکەرانی بڕیاری ڕامیاری لەو وڵاتانەیە بەرژەوەندەکانی خۆیان لە پێش هەشتێکی ترەوەدانێن و بۆ بەدیهێنانی ئامانجەکان و استراتیژەتی خۆشان بەڕاستی ئامادەن ئەگەر پێویستکە بۆ پاراستنی بەرژەوەندەکانیان پشتیوانی لە چۆن بڵین تیرۆریستترین یا دڕندەترین یا کۆنەپەرستترین یان ئەگەر هێزێکی ئەوە بێت یان ئەگەر ڕژێمێک بێت دیکتاتۆریترین بڵین ڕژێمیش بکەن لە ئەو دەوڵەتە لەو کۆمەڵگەی کە ئەوان بەڕاستی تەدەخولی تیاکەن یان دەزۆردانێکی ڕاستەخۆی تیاکەن. بەڵێ دکتۆر کشانەوەی هێزەکانی بەریتانیا لە عێراق و سووریا و ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاستیش بەگشتی جێگای مشتومڕە ئەم بڕیارە خواستی ئەمریکا خۆیەتی یاخود فشاری لەسەرە؟ ناتوانین بڵین خواستە بەڕاستی فشاری لەسەرە چونکی ئەمە بە هەر ئەوەیەک بێت وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا وەکو هێزێکی ئێستای جیهانی دەیەوێت لە زۆربەی ناوچەکانی جیهانە بەتابەتی ئەو ناوچانی کە بڵێن استراتیژین یان لە ڕووی ئابووریەوە قازانج و ئەوەیەکی زۆرانەیە بەتابەتی بڵین سامانی نەوت و ئەم شتانیان تیابێت نانەوێت بوونی خۆیان بە تەواوەتی چۆن بڵێ ڕیشەکێش بن یا بوونی خۆیان نەهێڵن نە ئەم شتە بەو شێوەیە نییە بەکو پێچوانەوە
یانێ بوونی خۆشیان بەهێزکەن یانێ بژمێنەوە بەڵام ئەگەر لەو شوێنی کە ئەوان بۆن لە عێراق بابلین ئێستا لە عێراقەکە بە دڵنیای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکای بمێنێتەوە ئێوە زیاتر شوێنی خۆی بەهێزکە پتۆکترکە نازان بەڵێ شوێن پێی خۆی قایمترکە بەڵام لە کاتێکا کە بڵینە ناو عێراقا فشارێکی زۆر هەبێت فشارەکار سیاسیش نەبێت بۆ نمونە ئێمە بینیمان پەرلەمانی عێراقی بە بڕیار بە یاسا ئەوەی دەکرد کە هێزەکانی ئەمریکا پێویستە بچنە دەرەوە لە عێراق بەڵام لە پاڵ ئەمە شاسەیەەکەین ئێمە کۆمەڵە گروپی هێزی چەکار هەیە کە زیاتر لە پشتیوانی ئێرانیان لێکرێت بە شێوەی سەربازی ئەو فشارەیان چۆمڵی تەرجمەیەشی ئەو هەڵوێستە سیاسیە دژ ئەمریکیان کردو بۆ ئاسی سەربازی و لە ماوەی دوایە و دوێنێ و پێرۆمانە هەر دوێنێ بڵین ئەوەی بنکە عینە لەسەر لە ئەوە لە ئەنبار لە خۆراوی عێراق بەڕاستی هەرشی کراوەتە سەر پێرێ لە فڕۆکەخانەی بڵین نێودەوڵەتی هەولێر یعنی ئەم فشارە سەربازیانە لە پاڵ فشارە سیاسیەکەیە بەڕاستی تۆ بتەوێ نەتەوێت و وەکوتی شمێستا بارودۆخەکە بڵین سەردەمی شەڕی جەنگی سارد نییە جەنگی سارد بارودۆخە جیاوازتر بوو مەسم لە ململانی دەوڵەتی و ململانی هەرێمیەکان ئێستا یەک خاڵی تر کە زۆر گرنگ بێ من بیرم چوو بەڕاستی بەتەپەیوەندی بە ئەفغانستانی شۆیە بە تایبەتی ئەیانەوێت ئەم دەوڵەتە جلێزانە ئەیانەوێت بۆ ئەوەی من زیاتر ئەو تەنگش ئابوووریەکەی کە پەتای بڵین کۆڤید-19 بۆ وڵاتانی دروست کردووە چونکە ئابووری وڵاتانی بەڕاستی ئەوە کرد لاواز کرد ئێستا ئەیانێت بەدیهێنانی بەژۆندەکانیان لەم وڵاتانە بە شێوەیەکی ناڕاستە و خۆب ینی خۆیان ڕاستە خۆ بوونیان نەبێت تەواجودێکیان نەبێت بڵین لەم وڵاتانەیە و قوربانی بن و تێچوونی سەربازی هەتا دوایی ئەیانەوێت ئەم دەورە بسپێرن بە کۆمەڵێک هێزی هەرێمی ئەگەر ئێمە تێبینی بکەین و ڕاستیشی ئەوە بڵین لە کۆبوونەوەی سەرانی 20 پێش دوسێ هەفتەیەک لە بەریتانیا کۆبوونەوەی سەرانی 20 جیهانی یەکێک لە ئەو ڕێکەوتنانەی کە بایدن لەگەڵ کۆبوونەوەکەی خۆی لەگەڵ بڵین ڕەزەتۆی ئۆردۆغان مەسەلەی ئەفغانستان بووە سپاردنی بنکەی باگرام بە تورکیا ئەمە ئەو خاڵەیە کە من باسێکم سپاردنی بڵێن ڕۆڵ بە هێزە هەرێمیەکان تابان ئەمە چەند ئامان جێگە پێکێت یەکەمیان ئەیانەوێت تورکیا لە رووسیا بە تەواوەتی دوور بخەنەوە دای ببڕن بیخەنەوە باوەشی خۆیان یا بیخەنەوە بڵین بازنەی ئەوکانی خۆیان جارێکی تر بۆ ئەمە چیەکەن بۆ ئەمە یەن بڵێن ڕۆڵی ئێنێت ڕۆڵی پێسپێرن ئەمە بۆ تورکیا زۆرە لە ئەفغانستانە بڵین ڕۆڵی هەبێت لە سووریا ڕۆڵی هەیە لە لیبیا بڵین بۆ منە ڕۆڵی هەیە و لە هەمان کاتیشا بەڕاستی ئەو ئەرکەش لەسەر شانی خۆیان لەعبن ئەمە خۆی جۆرێک لە زیرەکی و جۆرێک لە وردبینی ئەم سیاسەتمەدارانی یان ئەم دروستکەرانی بڕیاری پۆلیتیکەڵ میکەرز دەست خۆش بڵین دەوڵەتە زلهێزانەی خۆراوە ئەمریکایە بەتایبەتی دەستەکان خۆش بێت زۆر سپاس بۆ ڕێز دکتۆر محەممەد سابیر مامۆستای زانکۆ پسپۆری سیستمە ڕامیاریەکان کە ئەمڕۆ لە بەیانی کورسات نیوز میوانی ستۆدیۆ بوو زۆر سپاس بۆ ئەوەی کە وەڵامی پرسیارەکانی داینەوە سپاس بۆ ئامادەبوون